پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەرمونیانترین کەس بووە کە خۆشەویستی خۆشی بۆ خێزانەکانی دەربڕیوە. دایکە عایشە ڕەزای خوای لەسەر بێ خوالی ڕازی بێ بۆمان دەژێڕێتەوە دەڵێت من کە پەرداخێک ئاوم دەخواردەوە کە لە هەر پەرداخێک ئاوم دەخواردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو شوێنە کە من ئاوم پێ خواردەوە دەیخواردەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستی خۆی ئاوی دەدایە خێزانەکانی تاوەکو ئاو بخۆنەوە. بەڵام دەپرسم ئایا ئێمە کە خۆمان بە شوێن کەوتووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەزانین هەمان ڕەفتار و مامەڵە لەگەڵ خێزانەکانمان هاوسەرەکانمان دەکەین؟ پانێڵێک لێرە ساز کراوە لەسەر خۆشەویستی. من لە بەشێک لە بەشدار بووان دەپرسم خۆشەویستی چییە و چۆن خۆشەویستی بۆ کەسانی دەوروبەرمان چواردەورمان دەرببڕین. ئێوە لەگەڵمان نابن لەسەر خۆشەویستی بەشداربووان دەدوێنم. هەموو ڕۆژێ بە خۆم دەڵم خۆشم دەوێت چونکە تا ئێستا خۆی خۆش نەبێت بڕۆ ناکەم خۆشەویستی بەخشی. کاتێک لەسەر ئاستان جی نەهامەتیەکانی بەرگە دەگرم ئەو کاتە بۆی دەسەلمێنم کە خۆشم دەوێت. لەلای ئێمە هیچ ڕۆژێک تایبەت نییە بە خۆشەویستی. ئێمە هەموو ڕۆژێکترمان خۆشەوێت. ئێمە هەموو ڕۆژێ دەرگای خۆشەویستی و برایەتی بۆ یەکترەکەینەوە. مەحەبەت و خۆشەویستی لە قسە و چات و ئەمانە سەروترە. زۆر لە ژیانی خۆت بەچێ دەڵێ خۆشم دەوێت؟ بە کوڕەکەم. دەپرسم خۆشەویستی چییە؟ خۆشەویستی هەر کەسێک لە ڕوانگەیە کە باسی خۆشەویستی دەکات لەوانەیە کەسێک باسی خۆشەویستی بۆ بکە، کەسێک باسی ئاین بکە، کەسێک باسی خوددا بکە، کەسێک باسی نیشتیمان بکە، کەسێک باسی هاوڕەکەی بکە، کەسێک باسی دایک و باوکی هەر کەسێکی دیکە. لەوانەیە من پێناسەیەکی خۆشەویستی نەتوانم بکەم چونکە لە ڕوانگەی خۆمەوە شتێک بێ لە ڕوانگە کەسێکەوە شتێکی دیکە. بەڵام خۆشەویستی بەگشتی مەبەستی ئەوەیە کە تۆ هەموو وجودی خۆت بخەیتە گەڕ بۆ ئەوەی کە شتێک سەر بکەی. بۆ منە من بمەوێ خۆشەویستی خۆم بۆ خوێندنەکەم ببڕم، هەموو تواناکەی خۆم بۆ خوێندنەکەم بێ. لە کاتێک بمەوێت کە خۆشەویستی بۆ خودای گەورە دەربڕم بمەوێ هەموو تواناکەم لەو کاتەیە بۆ خودداواتە. خۆشەویستی شتێک نیە لە هەر شوێنێک بە هەر شوێنێک کە بۆی ئەچی خۆشەویستیەکە بۆ منە تۆ بە خۆشەویستی کارەکەتەکەی لە ئێستا دەکەواتە خۆشەویستی بۆ کارەکەت لەو کاتەدا بۆ کارەکەتە کاتێکە بانگە کە نوێژەکەی لەو کاتە لەوانەیە بۆ نوێژەکەت بێتە کات و ساتی خۆی نییە بەڕین. باشە پێم بڵێ هاوسەران لەگەڵ یەکتریدا چۆن خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕن و دەتوانن بە شێوازێک ئەو خۆشەویستیە بۆ یەکتری باز بکەن؟ خۆشەویستی لە نێوان هاوسەراندا ڕەنگە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ و چەند ساڵێک نییە چونکە خۆشەویستی نێوان هاوسەراندا ئەگەر بێت و نێوان دوو هاوسەر خۆشەویستی هەبێ بگومان بۆ منداڵەکان کاریگەری لەسەر ئەبێ. ئەگەر بێت و هاوسەران نێوان یەکتردا خۆشەویستیان هەبوو منداڵەکان کاریگەریان لەسەر دروست دەبێ ئەوانش بە شێوەیەک چۆن خۆشەویستی دەبڕن. خۆشەویستی بە ڕاستگۆیە پێشەم شتێک متمانەیە و هەروەها دوای کە ڕاستگۆی متمانە کە پلەی یەکە من دوای ئەوە ئیتر وەفایە خیانەت نەکردنە یاخود ڕێزگرتن لە دایک و باوکی هەم لە ینی کوڕەکە هەم لە ینی کچەکە بەم شێوەش خۆشەویستی زیاتر دەبێت. ڕوانگەی منەوە وەتیڕوانینی من ژیان بێ خۆشەویستی زمانەیەک دیە واتەگەر یەک مانە لە ژیان دەهەبێ ئەویش خۆشەویستی. خۆشەویستی بە هەموو پێوەرێک ژیان جوان دەکات بە هەموو پێوەرێک وا لە ئینسان دەکات بگاتە لووتکە. ئەگەر ئینسانێک بێت و لە نێوان لە کۆمەڵگادا لە خۆ لە پەیوەندی لەگەڵ تاکاندا خۆشەویستی نەبێت ڕوابکە ئینسانێکی لەرزۆک دەردەچێت ئینسانە دەردەچێت کە ئینسانەکە دایمەن خەمبارە دایمەن خەفەتی هەیە. بەڵام ئەگەر بێت و ئینسان وا بکات لەگەڵ بەرامبەرەکەی لە خۆشەویستیدا بێ وا بکات کە بەرامبەرەکەی خۆشی بوێ ینی هەم بە کردەی هەم بە گوتەی خۆشەویستی دەرببڕێ خۆشەویستی بکە ئیترە ئینسانە لە کۆمەڵگە و ولا لە ژینگەدا بەرز دەبێتەوە. باشە پێم بڵێ زۆر بەچێ دەڵێ زۆر خۆشم دەوێت ئەو شەیە بەرامبەر چێ زۆر بەکاردێنی؟ ڕوابکە یەک لە نزاکانی من کە دایمەن لە خوای دەکەمەوە هیچ کات لێ بێزار نابمەوەیە کە خۆیان هیچ ڕق و قینە هیچ کەسێک نەخەیتە دڵمەوە. ینی بەڕواکە من هەموو کەسێکم خۆش دەوێت و خۆشەویستی من بۆ هەموو کەسێکە بەڵام خۆشەویستیش وەکو زۆربەی شتەکانی تر پلەبەندیە. ینی هەندێک کەسێک خۆشەویستەکەی بەرزتری لەوێت کە هەندێکەیە نزمتری تر بە پێی کەسەکان خۆشەویستی دەگۆڕێ. زۆر باشە من مەبەستمەوەیە کە دەمەوێت بزانم تۆکو تاکێ وەکو گەنجێک چ کەسێک هەیە لە ژیانت کە بەردەوام پێی بڵێ خۆشم دەوێت یاخود هەیە ڕۆژانە بێ ئاگاداری بکەوە کات و کەست خۆش دەوێت؟ بەڵێ کەسێک هەیە کە هەموو کات و هەموو ساتێکیش پێ دەڵێن خۆشم دەوێت و خۆشەویستی ئەویش لەسەروی هەموو خۆشەویستیەکە ئەویش خۆمە. هەموو ڕۆژێ بە خۆم دەڵم خۆشم دەوێت چونکە تا ئێستا خۆی خۆش نەبێت بڕۆ ناکەم خۆشەویستی بەخشی.
خۆشەویستی لە خۆتەوە دەبێت دەرگای خۆشەویستی لە خۆت بکەیتەوە اینجا دەرگای خۆشەویستی لەکانی تر بکەیتەوە ئەگەر بێت و ڕق لە خۆت بێ ئەگەر بێت و کینەت بەرامبەر خۆت بێ ئیتر لە شتێک خۆت ڕازی نەبی با بڵێن لە هەر زۆرێک لە زۆرەکانی ژیان لەوەی کە خوا خەڵق کردووی ڕوابکە ناتوانانی خۆشەویستیش ببەخشیەوە بۆی خۆشەویستیگە لە خۆتەوە بێ جوانترین و باشترینە و خۆشەویستەشەکە دەپەڕێتەوە بە خۆشەویستیەوانی تر زۆر باشە کەس هەیە قوربانی ئەو کەسانی کە بیان ناسی لە چواردەوری تو بن قوربانی وشەی خۆشم دەوەی خۆشەویستم بوو بێت ئەنی بۆ نمونە کەسێک لە ژێر ئەو ناوایان ئەو ناو نیشانە فێڵی لێکرد بێت وەکو لە بەڵێ بێگومان لە چاردر هەمومان هەیە بە نمونە کچێکە کە بە قسەی کوڕێک بە قسەی باق و بریخی کوڕێکە خەڵەتەوە یاخود بە پێچەوانەکە کوڕێکە بە قسەی بە وعددان بە بەڵێندانی کچێکەر خەڵەتەوە ئیتر ئەمە لە کۆمەڵگی ئێمە باوە کە کوڕ بۆ مەرامی خۆی بە بەرژەوەندی خۆی بۆ مەسلحەتی خۆی پەیوەندی لەگەڵ کچێک دادەن یاخود بە پێچەوانەوە بەڵام دوازار ئەم پەیوەندی دەپسڕێ تر قڕبەسەری دەکەوێتەوە من وەکو خۆم بەڵێ بێگومان شتیوە حاڵەتی وەرە ژیانمدا ڕوویدایە کە دوو کەسێکیان خۆشویستیەوە بەڵام یەکێکیان بەرامبەر ئەوی تریان بە زۆر لە زۆرەکان مەسلحەتی ینی خۆت بەرژەوەندی هەبووە ئیتر کچەکە دوازار دەبێتە قوربانی لە پەیوەندی پێم بڵێ وەکو گەنجێک لە ڕوانگەی تۆوە خۆشەویستی چیە و مرۆڤ چۆن خۆشەویستی بۆ کەسانی دەوروبەری دەرببڕێت بەڵێ سەرەتا بە خێراتندا دەکەم زۆر بەخێر بێ دەست خۆش بە ڕێکخراوی خەیاڵش کام سیمیناری کاوە سازداوە بەڕاستی من دەڵێم خۆشەویستیانی پێشەوەی بە کەسێک بڵی کاوە خۆشم دەوێت بەکردەوە بۆی بسەلمێنی ینی خۆشەویستی زۆر لەوە گەورەترێکەوە ینی لە گوڵێکدا لە نێوان دوو نامەحرەمدا کۆکراوەتە لەو سەردەمەدا ئەگەر سەیری بکەین ینی خۆشەویستی لەو کاتە دەست پێ دەکات لە نێوان دوو ڕەگەز دوای زەواج هەر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی خۆشەویستی دوای زەواجە باشترین شت ینی بۆ خۆشەویستان زەواجە نەیفەرمووە پەیوەندی نەیفەرمووە ینی گوڵێکە ینی ئەگەر سەیری بکەین زیاتر ئەو خۆشەویستی ئێستا ساڵی جارێک چواردەی دوو دەکرێتن تەنها بۆ خنمایشکردنا و ئەگەر سەیریش بکەن بەشێکی زیاتر لە نێوان نامەحرەمەکانە ینی یاخود ئەگەر لە نێوان هاوسەرەکانیش بێ هاوسەرە تازەکانە بەڵام من دەڵێم خۆشەویستی ینی زۆر لەوە گەورەترێکەوە ساڵی جارێک بکرێت ینی خۆشەویستی تایبەت لە نێوان هاوسەرەکان بەکردەوە بە متمانە ینی پێم بڵێ بە تایبەتی لە بینی هاوسەران چۆن ئەو خۆشەویستیە لە نێوان یەکتری زیاد بکەن و بەردەوام بڵێنەوە کە یەکتریان خۆش دەوێن بەڵێ کاتێک دەتوانین کاتەوە بە هاوسەرەکەت بڵی خۆشم دەوێت بۆنم لە خۆم هاوسەردارم یانی پێی بڵێم ینی زۆر جاروی ڕەنگە پێی نەڵم بەوشە بەڵام کاتێک ینی کێشەکمان دەبێتن کاتێک لەسەر ئاستانجی نەهامەتیەکانی بەرگە دەگرم ئەو کاتە بۆی دەسەلمێنم کە خۆشم دەوێت ینی خۆشی خۆشەویستی زۆر جارێ ناتوانانی دەری بڕی بەڵام زۆر کردداری جوان هەیە دەتوانی دەری بڕی ینی زۆر جاربی دوو کەس دەبینی زۆر یەکتریان خۆش دێ بەڵام کاتێک دەکەونە ناحاڵەتێکی ناتەنجی کێشەتیان دەبی ینی زۆر زوو واز لە یەکتر دەبین واز لە یەکتر دێن ئەی ئەو خۆشەویستی چیلی هات ینی خۆشەویستی بەڕاستی من دەڵێن دەبێت بە کردار بیسەلمێنی نەک تەنها بە وتار بە قسەی ئاسایی بە کەسی بەرامبەر یاخود بە هاوسەرەکەت بڵی خۆشم دەوێت خۆشەویستی ینی دەبێت بە قوربانی دێ قوربانی زۆر گەورەی دێ ینی زۆر جاروی بۆ نمونە ینی هاوسەرەکە ڕەنگە منداڵیان نەبێتن بەڵام ینی خۆشەویستی پیاوەکەی ئەو کاتە بە دیار دەکەوێت تا چەند دەتوانێت بەرگە بگرێتن لەسەر ئاستانگەکانی تا چەند دەتوانێت کەوا یعنی دڵی هاوسەرەکەی ڕابگرێتن ینی بە هەمان شێوەش خێزانەکەی یعنی تا چەند دەتوانێت کەوا هاوکاری بێتن ینی بۆ ئەوی کەوا ئەگەر خێزانی دووەمیش بینێتن لە شارعدا ینی بۆ نمونە ینی هەوڵدات خۆشەویستی لەدەست نەداتن ینی قەناعەت و ڕێزی چۆن سەرەتای زەواج ئەو خۆشەویستی هەبوو بەو شێوازە هەوڵ دەکەوە بهێڵێتەوە باشەواتە بۆ لە بەهر لە نێو خێزان دەمێنینەوە زۆر جار کە ئافرەتێک پیاوەکەی خۆی خۆش دەوێت وەکو سوپڕایزێک ژەمەنانێکی خۆشی بۆ ئازر دەکا بۆ ئامادە دەکا کە دەزانێت پیاوەکە حەزی لەم خواردنەیە یان لەو خواردنەوەیە ئەوەش هەر خۆشەویستیە بێگومان ئەوەش خۆشەویستی ینی تۆ ینی خۆشەویستی چۆن دەڵی کەوا لە ینی ڕۆحی هەر کەسێکەوە ینی تەواو تێرکرا ینی ناتوانێت کەوا چاولێکی یەکێکی ترکەوە بجێڕێ یان زۆر جاروی سیر دەکەن کەوا خیانەت زۆر جارە نێوان هاوسەران ڕوودەدات هۆکارەکە ئەگەر سیر بکەن تەنها لە ینی ڕۆحیە ینی لە ینی گرنگی پێدانە ینی ئەتوکە گرنگی پێدان نەما لە هەر ماڵێکدا ئەو ماڵە ینی وەک دۆزەخی لێ دێتن ینی ئەگەر ئەو گرنگی دانە ینی لە هەر کەسێک کە سیر دەکات لە خێزانەکەی نایدۆزێتەوە ناچار یعنی بە نامەحرەمی دەیدۆزێتەوە لە کەسێکی دەرەوە خێزانەکە ئەمەش بۆ لایانی دینی دەگەڕێتەوە ینی هەر کەسێک ئەگەر لایانی دینی باخۆت بیتن ینی ئەگری گرنگیشی پێ نەدات ناکری ینی لە ئەوەی بە حرام نایدۆزێتەوە ینی هەوڵ دەدات لە ماڵەوە بیدۆزێتەوە بە هەر زۆرێک لە زۆرەکان بیتن خۆشەویستی زۆرمانە دەگەینێت بەڵام بەگشتی خۆشەویستی ئێستا هەمویان بچوو کردوەوە لە یەک بازنە ئەوش خۆشەویستی نێوان کوڕکچکە لە خۆیدا ئەم
شتە زۆر هەڵەیە چکە خۆشەویستی دەکرێت لە نێوان دایک و باوک لە نێوان خوشکبراکان خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی هاوڕەکانمان چکە گەر خۆشەویستی نەبێ ناتوانین مامەڵە لەگەڵ هیچ کەسێک بکەین بۆی خۆشەویستی پێویست ناکە ئێمە بچکەینەوە لە نێوان یەک باز نەکە خۆشەویستی کوڕ و کچە ئەو پانێڵی ئەمڕۆژمان کە سەبارەت بە خۆشەویستی ویستمان وەک ڕێکخراو هەمیشە دەست بخینە سەر ئەو برینانەی کە لە کۆمەڵگا هەن کە بە هەڵە چارەسەر دەکرێن یاخود پێی پێنابن ویستمان دەست بخینە سەر ئەو برینانە و ساڕێژی ئەو برینێ بکەین کە خۆشەویستی چیە ڕێگەکانی خۆشەویستی دروستیە باشە پێمان بڵێ ڕێگاکانی خۆشەویستی دروستیە ڕێگاکانی خۆشەویستی دروست بۆ خۆشەویستی ئێمە خۆشەویستی دوای زەواز دەست پێ دەکات بەڵام هەمووی ئێستا پێش زەوازکردن هەنگا بۆ قۆناغاڵگرتنە دەست بە خۆشەویستی دەکەن کچە و کوڕا ڕەنگە مودەیەکی زۆر لەگەڵ یەک بوون ومێدی زۆر لەگەڵ لەسەر قسەکان یەکتر بنیادنێ بەڵام خۆی لە خۆیدا هەڵەیە خۆشەویستیەکان بە شێوازێکی هەڵە بنیادنەوە هەمووی دەڕخێت لەم لایەنش زیاتر ئافرەتەکان باجەکەی دەدەن چونکە هەر ئافرەتە زیاتر قوربانی دەدات باشە پێم بڵێ تۆکو خانمێک خانمان چۆن خۆشەویستی خۆیان بۆ پیاوەکانیان دەربڕن بەچ شێوازێک بەچ جۆرێک دەبێت چۆن خۆشەویستی دەرببڕن خۆشەویستی یەکەم جار هەمیشە دەڵێن شەرت کردارە نەقسەکردن ئێمە دەبێت بە کردار بیسەلمێن کە پیاوەکانی خۆمان خۆش دەوێت دابینکردنی ماڵێکی ئارام خزمەتکردنی پیاوەکان یاخود بە زەردەخەنە دەتوانین خۆشەویستی زیاتر بکەین کە بچووکتنیشتە پێغمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێ تەبەسم لأخیکەوە چی سەدەقە یعنی ئەو لۆ برادەرەکەت خێرەت سزایەوە کە بۆ پیاوەکەت زۆر باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەخۆی قمەئاوی بەڵێ دەمی خێزانەکەی بەڵام بۆچی پیاوانی ئێستا ئەگەر پارۆنانێک بێ خۆ بە پارویەک نەهیچ کەس تێر دەخوا لە برسێتەکەشی لەسەر لا دەچێت پێم بڵێ بۆ ئەو هەنگاوە نانێن دەزانی وە گوتی مێمە هەمیشە کۆمەڵگەی پیاسالارە پیاوەکان پێیان غەدرە کە ئەو تەسەڕفاتانە لەگەڵ ئافرەتی خۆیان بکەن بەڵام لایەن ئاسایی ئەگەر قسەی خۆشەویستی بۆ ئافرەتی غێری خێزانی خۆی بکات زۆر باشە زۆر جاری وا هەیە دەڵێن خۆشەویستی دەربڕین ئەوەیە کە ئافرەتێک لە ماڵەوە خواردنیێکی خۆش بۆ پیاوەکە ئامادە بکە کە حەزی لێ وەکو سوپرایزێک بۆی وەکو تاوەکو بۆ پیاوەکەی بسەلمێنێ کە خۆشی دەوێ ڕاستە؟ حتمما یعنی ڕێگاکان زۆرن بۆ دەربڕینی خۆشەویستی دوو قسەی خۆش خواردن ئامادەکردنیی خۆش کە بەدڵی پیاوەکەیە بۆ دەبێت دەربڕینی خۆشەویستی باشە کۆتە پرسیارمەوەیە زۆر لە ژیانی خۆت بەچێ دەڵێ خۆشم دەوێ بە کوڕەکەم هۆکو گەنجێک لە ڕوانگەی تۆوە خۆشەویستی چییە و چۆن خۆشەویستی خۆمان بۆ کەسانی چواردەورمان دەرببڕین سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان من نەمەوێت بڵێم هەر گەنجە و ڕوانگەیەکی جیاوازی هەیە بەڵام من وەکو گەنجێک کە دەتوانم بڵێم لەبەر ئەوەی یعنی تایبەتمەندیەکەم هەڵبژاردووە ئەویش تایبەتمەندی خزمەتکردنی دین و ئاینەکەمە لە کۆلێژی شریعە دەخوێنم کە دەکاتە بەشی خوێندنی ئیسلامی لە بەش پەروەردەی ئاینی پەروەردەی ئاینی ئەومان فێر دەکات کە هەمیشە باوەشی خۆشەویستی بکەینەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرەتا بەر لە دەستپێکردنی هەموو حکمەکانی قورئان هاتووە خۆشەویستی خوای سەلماندووە هاتووە باسی لە وحدانیەتی خوا کردووە هاتووە لە ناو سەحابیەکان و لە ناو هاوڵانی خۆیدا ئەو خۆشەویستیانەی سەلماندووە کە بە کەسێکی ئاسایی ناتوانێت و سەلمێ بۆ ئەڵێم لە لای ئێمە هیچ ڕۆژێک تایبەت نییە بە خۆشەویستی ئێمە هەموو ڕۆژێکترمان خۆشەوێت ئێمە هەموو ڕۆژێ دەرگای خۆشەویستی و برایەتی بۆ یەکترەکەینەوە هەروەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە فەرمایشتێکا فەرمیێ هەموو موسڵمانان بران واتە برایەتی لە چ ڕوانگەیەک باشە ئەگەر هەموو موسڵمانان خوشک و برابن چۆن مارەیش نایە بەڵام برایەتی لە چییە برایەتی لە خۆشەویستی ینی بۆ نمونە ئەگەر من شتێکم بۆ خۆم پێخۆشە ئەوەش هەروەکو فەرمایشتێکی پێغەمبەری خوا ینی صلی الله علیه وسلم ئەبێ بۆ براکەشم پێم خۆش بێ و بۆ براکەم زیاتر لە خۆم پێم خۆش بێ بۆیە دووبارەیەکەمەوە زۆر باشە پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی خۆی چۆن بۆ هاوسەرانی دەربڕیوە و چۆن پێی گوتووە کە ئەوانی خۆش دەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە ینی بۆ هەر هاوسەرێکی هەروەکو هەمومان دەیزانین نازناوێکی ئەوەندە جوانی پێداوە ینی کە هەر کاتێک گوێی لە نازناوەکەی خۆی بووە
کە هەروەکو لە زمانی عەرەبیدا نازنا و باوە بۆ نمونە هەرکەسە بە نازناوی خۆی بانگەکرێ و هەرکەسە و نازناویشی تایبەتی هەیە بەڵام ئەوەندە نازناوی جوانی پێداوە بۆ پێداوەن بە هاوسەرەکانی ئەنی هەر کاتێک هاوسەرەکانی جویان لەو نازناوانە بووە هەستیان بەو پەڕی خۆشەویستی کردووە لە پێغەمبەری خواوە بۆ ئەوە زۆر باشە پێم بڵێ لە ژیانی تایبەتی خۆت چێت زۆر خۆش دەوێ و بەردەوام پێی دەڵێ خۆشم دەوێ ئێمە وەکو کۆمەڵگای کوردی ئەو قسەیە واقعیا و دیکەم وەکو کۆمەڵگای کوردی ناتوانین بڵێن خۆشم دەوێ وشەی خۆشم دەوێت لەسەر زمانمان تۆزە زەحمەتە بۆچی لەبەر ئەوەی ئێمە وەکو کۆمەڵگایەک وا پەروەردەکراوین کە وشەی خۆشم دەوێت لە ناو ئێمە بەکار نایە بەڵام یەک نمونە دێنمەوە دایک و باوکم هەردووشیان تەمەنیان نزیکی 50 ساڵانیانەوەتە زیاترن لە خۆم تەمەنم 20 ساڵانە لە 20 ساڵی تەمەنمدا تا ئێستا گوێم لێ نەبووە لە 10 جار زیاتر ینی بە 20 ساڵی تەمەنم 10 جار ئەو پەڕی 10 جار گوێم لێ بۆ باوکم بە دایکم بڵێ خۆشم دەوێت بەڵام هەمیشە باوکم بۆ دایکمی سەلماندووە کە خۆشی دەوێت بۆیە لە کۆمەڵگای ئێمەدا دەتوانی پێم بڵێ بەشێک چۆنی بۆی سەلماندووە ئایا بە هاوسەران بزانن خۆشەویستی سەلماندن چۆنە ئەگەر بێت و سیر بکەین هەم لە ڕوانگەی دایکم هەم لە ڕوانگەی باوکمەوە نمونە بێنمەوە ئەو پەڕی خۆشویستنە ینی کە باوکم ڕۆژانە زیاتر لە دە کاتژمێر ژیانی خۆی دەکاتە قوربانی ئیشکردن بۆ پیاکردنی پارویشی حەڵال بۆ دایکم و ئەو پەڕی قوربانیە کە دایکم ئێستا نەخۆشە و داوای دوعای خێر لە هەموو مسلمانان دەکەم ئەو پەڕی قوربانە داکم لەسەر ئەو نەخۆشیەوە ڕۆژانە لەسەر ماندووبوونی خۆی لەسەر ماندووبوونی دەستەکانی خۆی چێشتێکی نازدار بۆ باوکم ئامادە دەکا و خزمەتی جلەکانی باوکم دەکا و هەتا لەو پەڕی خۆشویستن ئەوەیەکەوە ئەگەر بێت و ئێمە بمانەوێت بە هەڵە باسی باوکمان بکەین دایکم ڕێگریمان لێ دەکا ئەگەر بمانەوێت بە هەڵە باسی دایکم بکەین باوکم ڕێگریمان لێ دەکا ئەگەر بێت و ینی شتەکە زیاد لە حەد بێ چیمان لێ دەکا بە لێدان کە ئەو لێدانە بۆ ئێمە ئەو پەڕیشان نازێت چونکە ئەو پەڕی سلمانی خۆشەویستی باوکمە بدەیت بە شێوەیەکی گشتی ژیان پڕێتی لە خۆشەویستی هەموو سێکتەرەکانی ژیان بە خۆشەویستی ینی بەڕێیەکرێن و ئەڕۆن بەڵام ئەگەرەمە یعنی دوور لە لایەنی خۆشەویستی ژیان مەمەڕێکەین یعنی چۆن بڵێ غەدرێکە لە خۆم و کۆمەڵگا و گشتمان کردووە چونکە خۆشەویستی تەنها ئەوە نییە خۆت یعنی لایەنە ئیجابی و سوودەکانی ببینی خۆشەویستی گشت کۆمەڵگا ینی بەهرەمەند دەبیتەوە خۆشەویستی تۆ ئەگەر بە خۆشەویستی بژیت ئەوانەی ساردەورد ئیسراحەت لەبەر تۆکە بەڵام ئەگە بە ڕوقێکینەوە بژیتوانە هەم خۆت دەرونی خۆت یعنی ئەزیەتە دەی هەم دەوروبەریش بەڵام ئەو خۆشەویستی ئێستاکە یعنی چۆن بڵێ قوڵ بوویتەوە لەو کۆمەڵگایدا خۆشەویستیەکی هەڵەیە چۆن زیاتر کە باسی چەمکی خۆشەویستیە ڕاستە و خۆ دووشت بە مێشکمانە یعنی ئەویان خۆشەویستیەکە چیا دوو ڕەگەزی بەرامبەر کچ و کڕ یعنی دوور لەلایەنی شەرعی بەڵام ئەگەر ئەمە هەموو یعنی ئەو شتانی لە ژیانە ڕووەگە بە خۆشەویستی وەربگرین ینی بەتاکید ژیان بەو خراپیە پێم بڵێ زۆر بە چێ دەڵێ خۆشم دەوێ وشەی خۆشەویستی بۆ دەردەبڕی ئەو کەسە چییە؟ طبعا خۆشەویستی پێویستە بە چەند کەسێکی دیاریکرا بووتێت نەک هەموو کەسێک شایانی ئەوە نییە تۆ ئەو شتە جوانەیە یعنی چۆن بێت لی سەر بکەیت یەک لەوانە بەڕای من کەسە نزیکەکان تۆ دایک و باوکتوانە دومیش مامۆستایانیش گشتیان نا پێم بڵێ کام مامۆستا لە ژیانی تایبەتی خۆت زۆر خۆشت دەوێت کە ئێستا ئامادەی نایبیێنی و پێی بڵێ خۆشم دەوێت مامۆستاقانە خۆشیت مامۆستاقانە خورشید مامۆستایەکە بۆ ئەوانەی کە متابعەکەن ئەزان چۆن چەمکی خۆشەویستی شیە کاتەوە تێمانەگەین کە خۆشەویستی چییە طبعا ئێمە پێشەوەی بزانین خۆشەویستی چییە ناتوانین دەری ببڕین ناتوانین یعنی بەردەستەی بکەین باشە تۆ گەنجێکی مسلمان پێم بڵێ هاوسەران چۆن لە بینی یەکتری لە نێوان یەکتریدا خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕن و خۆشەویستی دەربڕین چۆنە کە هاوسەران بۆ یەکتری دەری ببڕن طبعا بەختەوەرترین خێزان ئەوانن کە خۆشەویستی دەرەبڕن یعنی ئەمن زۆر پێم سەیرە دوو هاوسەر کە دائیمەن بەیەکەوەن ژیانیان بەیەکەوەیە یعنی خۆشەویستیی کەم دەرەبڕن ئەگەر وشەش بیناوی شەرم بکەیت ئەو وشە یعنی زۆر تااقەت و توانە بەو بەردەوامبوونەی ئەو پرۆسەیە بەخشێت پرۆسی هەسەگیری لەسەر خۆشەویستی بنیادم بێت
هەموو ڕۆژێ بە خۆم دەڵم خۆشم دەوێت چکە تا ئیسان خۆی خۆش نەبێت بڕۆ ناکەم خۆشەویستی بەخشی کاتێک لەسەر ئاستان جی نەهامەتیەکانی بەرگە دەگرم ئەو کاتە بۆی دەسەلمێنم کەەوە خۆشم دەوێت لە لای ئێمە هیچ ڕۆژێک تایبەت نییە بە خۆشەویستی ئێمە هەموو ڕۆژێکترمان خۆشەوێت ئێمە هەموو ڕۆژێ دەرگای خۆشەویستی و برایەتی بۆ یەکترەکەینەوە مەحەبەت و خۆشەویستی لە قسە و چات و ئەمانە سەروترە زۆر لە ژیانی خۆت بەچێ دەڵی خۆشم دەوێت بە کوڕەکەم من لە ناو پانێڵەکەش باسم کرد خۆشەویستی لەو چەمکانەی ڕاستی تێ بڵێ چییە چزانم وەگە بڵێ ژیان چییە هەڵی من خۆم کتێبێکش بێ مناوی ژیان چیە و بەس لە ئەخیر دەوڵ تا ئاخری خوێنیتەوە تێناگەی مەسەلە پێناسە ناکرێت لە چەند وشەیەکە بڵێ خۆشەویستی ئەوە ئەوەیە ئەو هەستەیە من و تۆ هەستی پێکەین لە ناخمانە دڵمان بۆ کەسێک زیاتر لێدا بەبینینی ئەو ڕنگمان تێکە چێت بە دیاربوونی ئارامین بە نەمانی بێتاقەتین ئەمە هەمووی بەمە پێوترێ مەحەبەت هۆگربوونە بە کەسێکەوە یان بە چەند کەسێکەوە دڵخۆشبوونە بە بینینیان بێتاقەت بوونە بە دووریان باشە مامۆستاجان پیاوان چۆن خۆشەویستی خۆیان بۆ خێزانەکەیان بۆ هاوسەرەکەیان دەرببڕن لاوە قورسە من خۆم هێشتان فێریەوە نەبوومە تەواوی خۆشەویستی دەم خۆشەویستی پیا و زمانی ئیشە یعنی بەداخەوە ئەوە مەسئلەیەکی زۆر درێژە کە تێنەگەیشتنی ژن و پیا و لە یەک ئەگەڕێتەوە بۆەوە زمانی یەک حاڵی نابێت ئافرەت قسەیەوێ یعنی ڕاستەوە خۆی بڵێ خۆشمەوێت دوایت تەمەڵێکیش بێ مشکلەی نییە غەزەلیاتی بۆ بڵێ پیاویش لە ماڵا کە ژن زۆر نزیکی بوو هەستەکان قسانە زۆر بێتام و ناخۆشن قورسەوە گۆ تا تۆخماخی لە تەوقەسەر بدەیت کە ڕاستەوە خۆ بە ژنەکەی بڵێ خۆشمەوێ بەڵام تۆ کە خێزانت نەخۆشە بە سەریع لە خەمیای شەوەڵێ وڵا حەزم لە میوەی فلانە بەیانی نەگەشتۆتە نیوەڕۆبۆتی ناوەتەوە بۆ ماڵ لەبەر خاتری ئەو قوربانی بە زۆر شتی خۆتە دەی بۆ شتەکانی ئەو جێبەجێبێ ئەبێ ئافرەتیش ئەوە نەهەستی بێ ئەوەنە تێگەیشتنی هەبێت تێبگە کە ئەمەگە منی خۆشنەوە بۆ چی بۆ کەسی تروان ناکە ئەم حاڵەتەیە زمانی پیا و بۆ خۆشویستنی ئافرەت ئیشە قوربانیدان ئەگەر ئەو ئافرەتە بینی لە ماڵە ئەم پیاوە زۆر بە خەمێوەیەتی بە جۆرێک لە جۆرەکان یارمە تێدا لە ئیشی ماڵەوە مەسەلەن ئەگە پێی بکرێ ها پیاوی وایە قوربەسەرە لە دەرەوە ئیشی خەباتاکە لە ماڵا ئیشی ماڵی پێ ناکرێت ئەو حاڵەتانە ئەوە زمانی پیا بەڵام ئەگە جارجاریش بڵێ بۆ سوحبەتیش بێ ینی تۆزێ زەخت لە خۆی کە قسەیەکی پێ بڵێ شتێک بڵێ شتێکی پێشکەشکە بۆ ماڵی هێنێتەوە بڵێمە لەبەر تۆ هێراومە ئەوە ئیتر باشترن مامۆستاجیان زۆر جار بەشێک لە ئافرەتان دەڵێن پیاوان ئەگەر لە دەرەوە بڵێن لەشکرێک بشتێنە ئاسەیە ئەگەر لەشکرێکمان بۆ بشتێنن بەڵام پێیان زەحمەتە پێیان قورسەگەر لە ماڵەوە هاوکارمان بن یارمەتی دەرمان بن دەڵێن ئەو ئیشی ماڵ تایبەتە بە ئافرەت لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یارمەتی دەر بۆ هاوکاری خێزانەکانی کرد و یارمەتی داوەن ڕاستی ئەمە عرف ئەم ئیشە ئەکا یعنی جاری وایە کابرا فێری تەمەڵی بووە ئیتر بۆ خۆی نازانێ ئیشی ماڵی نازانێ هەنێ وردەشتی شەیە دیارەکە ئەرکی دەرەوە زۆر پیا و پێی ناخۆشە ژن پێ هەڵسێ زۆر تووڕای بڵێت تۆ بۆ ڕۆشتۆ شتت کردو بە خۆمت بوو دوای خۆمە مێنە کەواتە ئەمە تەما لەو ئینەی نییە بڵێ باریگانی قورسە بەس فێری ئەم جۆرە لە ئیش نەبووە ژنانیشە بێ لەوە حاڵی بن بەڵام پیاویش وە گوتم ئەو عرفەکە عرفێک بوو بنیاد نەنرابوو لەسەر ئەساسێکی دینی ئەخلاقی کێشەیەک نییە بیشکێنی ئەسڵان نەبێ بیشکێنی ئەوەش کاڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەسەڵەن عایشە فەرمێت خۆی جلی خۆی دوورانەوە خۆی جارە و ماڵی گسکەدا وا نازان پیاوی کورد بێ ماسیحی نەدابێ لە ماڵە هەنی جاری وایە حەوشە شتێکە ماسیحی کردی ئەوی پێغەمبەری خوا بەو پلە بەرزەی کە هەی بووە عایشە ویستوێتی بڵێ پێغەمبەر پێی قورس نەبوو وەکو ئاغا لە ماڵ پێ بناتە سەر پێ من هیچ ناکەم جارجار پێویست بە شتی کردو بەڵام وا نەزانین پێغەمبەر بەردەوام لە ماڵە خەریکی ئیشی ماڵەوە بوو چکە لە دەرەوە ئەو هەموو ئەرکەی بەسەرشانەوە بوو کە یەکەوتە ماڵ جارا بۆ جیهادی وا دوو مانگ ڕۆشتۆ ناتوتەوە ماڵ بۆیە ئەسڵ ئەوەیە هەر ئیشی دەرەوە قورسێکە لە زۆربەی تەیروتور و گیاندارانی تریشا وایە مێکە لەسەر هێلانە شتەیە و مەسەلەن نێرەکە ئەڕوا شتی ترەکە جاری وایە شەیە حیواناتی وایە شێر بۆ نەکبەتی نێرەکە پاڵکەوتوە میەکانە ڕۆنڕاوی بۆ کە نەهێنەوە ئەیخوا جا بەس نیمە داوای زۆر لە ژنان ناکەین باشە مامۆستاجیان دەڵێن دادگاکان پڕن لەو کەسانەی کە شەوتا بەیانی بۆ یەکتری ئەمردن و زۆر یەکتریان ئەبوونە قوربانی یەکتری کەسی دەبینین ئێستاش خەریکی یەکجیابوونەوە یەکترن باشە هۆکارەکەی چییە کە ئەوان عەشق و شەیدا یەکتر بوون بەڵام دواتر دەبینین دەرگاکانی کوردستان پڕن لەو کەسانە پڕن لەو مرۆڤانێک کە یەکتریان خۆش دەویست زۆربەی ئەوانە من ئێستش پرسیارێتری وا کرا لە پێش ئێوە عینەن شتیان هەمان جوابمدایەوە ئەوان وا تێگەیشتون مەحەبەت بەس قسە و هەست دەربڕینە کە بوو بە قوربانیدان و عەمەل و ئیشکردن و بارهێنان
پێیان تەحمل ناکرێت چونکەوە لە حدودی قسە و شعر و ئەدەبیاتە تێگەیشتون لە کاتێکە ئەسڵی مەسئلەکە ئەوەیە کە ماحوێڵێ ئەگاتە قوڕپێوانیش یعنی کە ئاڵێ مەسەلا عشق ئەوەیە سووتانە قوڕپێوانە هەرچیە هەتا سەر محەبەت ئێشی زۆرە یا ئیشی زۆرە ڕێزی لێگرم یعنی ئەبێ فێری ئەوە بین محەبەت و خۆشەویستی لە قسە و چات و ئەمانە سەروترە ئەبێت تۆ خۆت بکەی بە قوربانی بەرامبەر قوربانی بە حەزەکانی خۆت دەی لە پێناو بە جێنانی ئاواتی ئەوە حەزەکانی ئەوە کە ئەمە نەبوو ئەنجامەکەی ئەوە دەرەچێت هۆکاری سەرەکی ئەمەش کە پێشتر باسم کرد لە پانێڵەکەشە جەنابی عەقید باسی کرد مەسئلەی ئەو کەناڵە تێکدەرانەیە کە ئەخلاقیاتێکی کاتی هێرن لە غەر با مەحەبەت تەبیعی ئاوا بێ عشق وا بێ دۆست کچێکێتی و مانیە دوان لەگەڵایەتی دوای گۆڕێتەوە بە یەکێکی تر ئەمە لە ناو بازنەی خێزانە کە خوای گەورە فەرمیوە ئەخەذنا منکم میثاقا غەلیظا پەیمانێکی سەخت و قورسیان لێ وەرگرتوون جێبەجێ نابێ کەس ئەگەرێ 6 ساڵ ژنومێر بن بە گۆڕینەوە نابێ ئەمە تۆ ئەو حزارە غەربیە هێنی بۆ ئێرە لە کاتێکە لێرە زمینەکەی نییە جێبەجێکەی تووشی ئەو هەموو هەڵدێرونەک بە تێدێن کە بووین کاتێک کە کوڕ لەگەڵ کچێک معجب یەکتر دەبن کاتێک کە سەرنجڕاکێشێکیان بۆ یەکتریان دەبێ بەبێ پرسیارکردن بەبێ بەدواداچوون بەبێ دروستکردنی بەرنمەیەک بۆ ژیانیان زۆر جار بڕیارەکانیان بەپەلەیە وە سەریعە کاتێک ئەو سورعەتی پەلە دەدرێ بەبێ ئەوەی لە سروشتی کەسەکە لە خوێن بێتەوە بەبێ ئەوەی بزانێت بۆچی زەواز دەکا دێ پرۆسی زەواز دەکا کاتێکش کە ئەو پرسارانەی لە خۆی نەکرد بوو کە بۆچی زەواز دەکا تەماشا دەکەی زۆرترین حاڵەتەکانی لێکجیابوونەوە لە نێوان هاوسەران لە ناو دادگاکان چییە خاڵی یەکەم لێک تێنەگەیشتنە واتە ئەو کوڕ و کچە لە سروشتی بیرکردنەوە و دەرونی یەکتریان لێتیان نەیان دەزانن و ئاگداری یەکتر نەبوون ویان نەزانین چۆن بیر دەکەنەوە چۆن کە ساڵانێک لەگەڵ یەکتری یابوون و هەر لەگەڵ یەکتریا خۆشەویست بوون و لە یەکتری تێگەیشتون بۆچی دوای هاوسەرگیری لە یەکتری تێناگەن بەڵێ خۆی ئەو بابەتە ئەگەر ناغڵێ ساڵان عادەتەن دکتۆر تنۆڤ ئەمریکیە درۆتنی تنۆڤ دراسەیەکی کردووە دەڵێ کاتێک کە ژن و پیاو یەکتر دەبینن بە تایبەت پیاوی عجاب بۆ دروست دەبێ زۆرترین مانەوەی خۆشەویستی لە نێوان هاوسەراندا 6 مانگ بۆ 2 ساڵە باڵانسی خۆشەویستی ئەو دوو کەسە لە سەرەتای زەوازیان فولفولە بەڵام کاتێک کە دەستنە ناواقع ژیانی هاوسەرگیری خۆشی و ناخۆشی تێدایە هەبوون و نەبوونی تێدایە سارد و گەرمی تێدا هەیە ئەم باڵانسە دێتە خوارەوە کە هاتە خوارەوە ئەگەر هەردووکیان بە لێزانی و بە عقلانە و بەرنمەیەکدا نەنێن بتوانن بەیەکەوە درێژە بە ژیانی هاوسەری بدەن بە دڵنیاییەوە بەرەو جابوونەوە دەبڕن ئەو حاڵەتە ئەوانەیە کە ئەوە باسمە لە نەحەی دەروونەکەی کرد بەڵام جاری وا هەیە خەڵک تەداخل لەکە جاڵبا هەیە کە سوکار تەداخل لەکە داک تەداخل لەکە باو تەداخل لەکە خۆشک و برات تەداخل لەکە حاڵەتمان هەیە بابەتی سوشال مدیا یەکێک لە هۆکارانەی کە زۆر جار بە هەڵە خەڵکەکانمان بەکاری دەهێنێت ئەوە دەبێتە هۆی کە نێوانی هاوسەرەکان تێک دەداوە دەبێتە هۆی کاری ئەوەی ئەو خەڵکانە لێکجا ببنەوە و بە هەڵەیەکی بچوو ژیانی دەفەوتێنێت. هاوسەران چۆن لە بین یەکتریا لە نێوان یەکتریا خۆشەویستی خۆیان ڕابگرن و بەردەوام بە یەکتری بڵێن خۆشم دەوێت ئەو خۆشەویستە چۆن دەردەبڕن بەناوی خدای گەورە و میهرەبان سوپاسان دەکەم لە بۆ دەرفەتە دیارە خۆشەویستی ژیان بریتە لە خۆشەویستی ئەگەر خۆشەویستی لە ژیان لا ببەی و نەیهێلی تامی ژیان نامینێتن بەڕاستی وە ژیان بە خۆشەویستیەوە جوانە تەمەتوع لە ژیان بە خۆشەویستیەوە دەکرێتن ئەو خۆشەویستیە پێویستە بچێتە ناو هەموو جومگەکانی حیاتی ئینسانی حیاتی مرۆڤەکان چونکە لەوێوە دەتوانی ئینسانێکی تەندروست دروست بیتن و بتوانی تەعاملێکی ئیزابی و ژیانکردنێکی تەندروست بگوزارێنی لەو حیاتەدا ژیانی هاوسەری یەکێکە لەو لانکە و لەو دامەزراوە پەروەردەی گرنگانەی کۆمەلگا چکە 2000 کۆمەلگا
لە خێزانەکانەوە پێک دێتن ئەگەر خۆشەویستی لە ناو خێزانەکاندا نەمینێتن لەوێوە کۆمەڵگە بەرەو هەڵوەشانەوە و هەڵدێر و لێکترازان دەڕواتن بۆیە پێویستمان بەو خۆشەویستیە لە ناو خێزانەکاندا زۆر باشە دەربڕینی خۆشەویستی یان هەبوونی خۆشەویستی لە نێو خێزان ئێستا بە بەراورد بە چەند ساڵی پێشێستا چۆنە ئایا ڕوو لە زیادبوونە یاخود دەبێ بڵین بەداخەوە بەرەو کەمبوون دەڕوات طبعاً بەراوردکردن لە قۆناغەکانی ژیان لە بۆ هەر چەمچێک لە چەمکەکان طبعاً زۆر دقیق دەرناچیتن هەر قۆناغە و تایبەتمەندی خۆی هەیە هەر شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە پێویستە بەو قۆناغی کە تێی دەکەین لەوێوە پێناسەی شتەکان بکەین و تعریف لە بۆ شتەکان بە بەردا بکەینەوە تعریف لە بۆ شتەکان بکەینەوە تا بتوانین تێبگەین لە پێشەوە بە زۆرێک خۆشەویستی هەبووە و ئەو خۆشەویستی لە پێشتر هەبووە ئەگەر هەمان ئەو خۆشەویستی ئێستا هەبیتن لەوانەیە لۆ ئێستا ناقز بیتن پێویستمان بە زۆرێکی تر لە خۆشەویستی بی لە نێوان هاوسەرداران چونکە زروفی حیات گۆڕایە چونکە مانای ژیانکردن گۆڕایە ئێستا و ئینسانەکان ئافاقی فکریان فراوانتر بووە و دەرونیان کراوەتر بووە ئەلێوەوە پێویستمان بە خۆشەویستیی ترە بەڵام لە هەموو حاڵەتەکان خۆشەویستی چەمچی سەرەکی خێزانداری و کۆمەڵگەیە هەر کاتێک ئەو چەمکە لاکات ئەو خۆشەویستە لاکات تووشی مەشاکلێکی زۆر دەبین ئەسڵ وایە خێزان هاوسەر و هاوژینان بە یەکەوە خۆشەویستێکی تەواو دەرببڕن ینی عیبەیەک نەمینێ لە نێوان هاوسەران لە بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ نمونە ئەوەندەی ئافرەت پێویستی بەوەیە پیاوەکەی پێبرێ خۆشم دەوێ پیاوەکەی پێبرێ دەستت خۆشببی پیاوەکەی پێبرێ ئەم شەو ئەمڕۆ زۆر مادی بووی لە ماڵێ دەستت خۆشببی ئەگەر تو نەبای من ژیانێکی تەندروستانم لە بۆ دروست نەدەبوو هەر بە زدی ئەو پرسیارە کە زۆرێک لە خانمان دەکەن دەڵێن پیاوەکانمان ڕەنگە لە زۆر بواردا ناقسەکانیان پڕ کردبینەوە بەڵام پێیان شەرمە پێیان عیبە کە پێمان بڵێن خۆشم دەوێت ڕەنگە بە وشێک کە وشەی خۆشم دەوەیە ئارام بنەوە بحەسێنەوە یەک لە عیبەکانی کۆمەڵگەی کوردی دەرنەبڕینی وشەکانە لەلایەن پیاوەکانەوە پیاوەکان کە دەستنەوە ماڵی بێدەنگ دادەنیشن دەیانەوێ بڵێنە خێزانەکەیان خۆشم دەوێت بەڵام ناتوانن دەری ببڕن لۆ عرفی کۆمەڵگە تەمەشادەکەن کە عرفێکی خراپە بەڕاستی نابی ئەوە باڵ بچێشی بەسەر دەرونی ئینسانەکان و فکری ئینسانەکان پێویستە خۆمان ڕابین لەسەر قسە جوانەکان لەسەر دەربڕینی خۆشەویستیەکان چونکە زۆر جار ئەوەی بە زمان دەردەبڕێ زۆر کاریگەر و زۆر گەورەیە لە بۆ ئەو بەرامبەرە کاتێکە تو لە بۆی دەردەبڕی و ماڵ یان خێزانداری لانکەی ئارامیە ئەگەر تو ئەو وشانەی تێدا دەرنەبڕی لانکەی ئارامی تێک دەچیتن کە لانکەی ئارامی لە ناو خێزان تێکچوو دوزار کۆمەڵگەش لێک هەڵدەوەشێت کۆمەڵگەش لێک دەترازێتن کەواتە من تەوسیم لە بۆ هەم ئافرەتان هەم پیاوان دەربڕینی خۆشەویستی و دەربڕینی قسە جوانەکان لە بۆ یەکتری مانا بە ژیان دەبەخشیتەوە و مانای جوان بە حیات دەبەخشیتەوە و دەبێتە هۆکاری بەردەوامبوونی حیاتکردن و ژیانکردنێکی تەندروست لە بۆ داهاتوو ئەو کاتەش کۆمەڵگە خۆشی دەبینیتن بەڕاستی یعنی ئەکەوت کە دەچیەوە دەڵێ خێزانەکەم بەڕاستی خۆشم دەوێت خێزانەکەت باوەشت لە بۆ دەکاتەوە دوو قسەی خۆش و بە ڕوێشی پێکەنی ناویەوە قسەت لەگەڵ دەکاتن چەندە دڵخۆش دەبی چەندە هەتا من ئەم شۆ محازەڕەیەکم هەبوو لەسەر ئاسوودەیی خێزان باسم کرد بۆ نمونە پیاوەکە لە دەرێ دەستەوە دەرێ ئەو جارە بچمەوە ماڵێ دەرێمە خێزانەکەم خۆشم دەوێ وای لەگەری دەدوێم و وا قسەی لەگەر دەکەم و ئیلە ئاخیریه لەوەی خۆشەویستی خۆمی لەوە دەڕم بەڵام کاتێک کە دەستەوە دەرگا دەکاتەوە ئافرەتەکە دانیشتە نە پێشوازی دەکا نە قسەیەشی گەرمی لەگەر دەکاتن ئەو پیاوە ئەو قسانی کە لە ناخیدا هەبوو ناتوانانی دەری ببڕیتن ١٨ لە دەگۆڕێتن کەواتە هەردوو لا دەبی دەربڕی خۆشەویستی بن لە بۆ یەکتری و دەربڕی قسەی جوان بن لە بۆ یەکتری و باوەشی گەرم لە بۆ یەکتری بکەنەوە تاوەکو بتوانین خێزانەکان دروست بن زۆر باشە کۆتا پرسیارمەوەیە بە کورتی دەمەوێت کاتێک دەپرسم پرسیارێکی تایبەتە کاتێک تۆ دەگەڕێەوە ماڵەوە دەتەوێت چی دەرگال لێ بکاتەوە حتمما هاوسەر خۆشەویستی وزەیەکە لە ناوەوەی مرۆڤەوە لە دەرونی مرۆڤەوە دەردەچی بەرامبەر هەر کەس ئەوە ئەو وزەیە سروشتیە ینی زۆر جاری وایە ئێمە لە شاشەی تیڤیەک بۆ یەکەم جارە کەسێک دەبینین بەڵام خۆشمان دەوێت لەو کاتەدا ئێمە دەزانین کە خۆشەویستیەک هەیە و سروشتیە و بخۆیەوە بەردێت بەڵام چۆن بیگۆڕینەوە لەگەڵەوانی دیکە لە شوێنێک و بۆ شوێنێک دەبێت دەستکاری بکرێت بۆ نمونە پێویست ناکاتەوە بە یەکەکەت زۆر خۆش دەوێت بە بەردەوام پێی بڵێ خۆشمەوێت چکە وشەی خۆشمەوێت ئەگەر زۆر دووبارەکەیوە کاڵ دەبیتەوە ئەو وەزنەی نامینێ ئەو قەبارەی نامینێ بەڵکو جارێک
پێی بڵێ خۆشمەوەی بەڵام جارێک چیتریکە وای لێ بکە کە بە حەزرت بجارێک چش پێ بڵێ ینی چاوەڕێ بکە پێی بڵێ نەکەمیشە ئەو بەبێت چاوەڕێکردن ئەتۆ هەروای پێ بڵێ هەروای پێ بڵێ هەروای پێ بڵێ ئەمە کاڵی دەکەیەوە لە خۆتەوە وەزنی شتەکان بهێڵەوە چۆن ئەوانی دیکەمان خۆش بوێ هەوڵدا ئەو کاتێک کەوار کەسێکت بە خەیاڵا دێ کە خۆشت دەوێت تەلەفۆنی بە بکە لە حواڵی بپرسا چی تێدا پێی بڵێ خۆشمەوەی پێی بڵێ ئەوەت لە بیربی کە خۆشمەوەی جارێک ئەو وشەی زیادکە جارە چ دیکە پێی برێ ینی مەسەلەن وشت کە دەستکاری بکە ئەتو دەزانێت ئەمنتم زۆر خۆش دەوێت ینی پێی مەڵێ خۆشمەوەی ئەو جارە بڵێ ئازانی زۆرم خۆش دەوێت ینی ئەو وشەیە دەستکاری بکە هەر جارۆ بە جۆرێک حتا تۆ ئەگەر لە ماڵی خۆتە جارێک پەردەی پەنجەرەکەت بکەی و ڕۆژانە جارێک دایخی جارێک پەردەکە نا دەرگای پەنجەرەکە بکەیەوە ئەمە وا دەکە تو سەلیقەت زیاتر دەبی بەرامبەر ئەو ماڵە هاتوچون ینی چێژ لە هاتوچوونەکانت دەبینی چونکە هەموو جاری وەکو یەکنی جا بە سەلیقەی ئەوەی کە ئینسان بە بەردەوامی حەز ناکە یەکشت دووبارە بیتەوە تەنانەت چێشتی ڕۆژانەمانە هەمووی جیاوازە ئەگەر ئەمڕۆ برنجت خوارد دەبێ بەیانی برنجت لە پێشدانەوە دەڵێت دوێنێ برنج بە توڕۆژ دەبێت جا بە هەمان شێوەش ئەو خۆشەویستی بە هەمان شێوە دەبێت دەستکاری بکەیت لە شوێنێک بۆ شوێنێک لە کەسێک بۆ کەسێک لە زەمانێک بۆ زەمانێکەوە دەبێت دەستکاری بکەیت پێم بڵێ ئەی کەم دەربڕینی وشەی خۆشم دەوێ نابێتە گرفت دەبێنی هاوسەران بەشێک لە خانمان گلەی ئەوەی دەکەن لە پیاوەکانە دەڵێن چەند ساڵ هاوسەر ژیریمان کردووە بەڵام چەند جارێک پێ گوتومە خۆشم دەوێ کە من تامەزرۆی ئەوەم بەردەوام پێم بڵێ خۆشم دەوێ ئەخڕەنگە ئەمە نەقص هەبووبی لە کرداریەکەشدا ینی بۆ نمونە ئەو کاتەی ئێمە بە کردداری کاتێک لە دەرەوە هاتیینە ژوورەوە گوڵێکم پین هەیە لە بۆ خێزانەکە خۆگەر پێشی نەڵێم خۆشمەوەی و گوڵم پێدا تەواویدی خۆشمەوێت ئەو هەستی پێدەکا بۆی کە خۆش بوێت کاتێک نەخۆشە دەچم لە دیاریدا دەنیشم هەموو گرنجێکی پێ دەدەم ئەو بخۆی تێدەکا خۆ خۆشمەوێت خۆ من مامەڵە لەگەڵ ئینسان دەکەم کەواتە ئینسان بە سروشتی خۆی درک بە هەندێک شت دەکا کە پێویست بە گوتنی ناکە پێویست بە بەرچاو پیشاندان ناکە ینی وەکو دەڵێن مانگە گەل لە چواردەبی پێویست بە ئەنگوستە ئەوە ناکە ئاماژەی بڵێ ئەو مانگە هەموو دەیبینین تەوا مانگە کەواتە لێرەدا ئێمە هەمیشە دەبێ بە کردداری لە پێش گفتاری بابین ئێمە میشە دەڵێن ئەگە باسی خۆشەویستی دەکرێت ئەوە دەتوانانی بە پەنجەی دەستیوانە بژمێنین کە بەڕاستی خۆشیان دەوێت چونکە قوربانیەکان کەمن لە ئێستادا هەموو ڕۆژێ خۆم دەڵم خۆشم دەوێت چکە تا ئیسان خۆی خۆش نەبێت بڕۆ ناکەم خۆشەویستی بەخشی کاتێک لەسەر ئاستان جی نەهامەتیەکانی بەرگە دەگرم ئەو کاتە بۆی دەسەلمێنم کەەوە خۆشم دەوێت لە لای ئێمە هیچ ڕۆژێک تایبەت نییە بە خۆشەویستی ئێمە هەموو ڕۆژێکترمان خۆشەوێت ئێمە هەموو ڕۆژێ دەرگای خۆشەویستی و برایەتی بۆ یەکترەکەینەوە مەحەبەت و خۆشەویستی لە قسە و چات و ئەمانە سەروترە زۆر لە ژیانی خۆت بەچێ دەڵێ خۆشم دەوێ بە کوڕەکەم بەڵای زان و خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم دەربڕینی خۆشەویستی بۆ کەسانی بەرامبەر زۆر گرینگە بەڵام دەبێت بزانین لە چ کاتێک لە چ ساتێک ئەو خۆشەویستێ دەردەبڕین بە تایبەت ئەگەر بە کورتی باسی هاوسەران بکەین زۆر جار دەربڕینی خۆشەویستەکە بە وشە نییە بەڵکو بە کردارە تۆ لە کاتی تنگانە لە کاتی ناخۆشی جێ لە هاوسەرەکەت ڕدەگری لە کاتەکان جێ ڕدەگری کە دەردەدڵێکی هەیە دەوێ باسی بکات تۆ هەموو ژیانی خۆ دەکەیە گوێچکە بۆ ئەوەی دەردەدڵەکەی باسکە ئەمە نیشانەی خۆشەویستیە و لە هەمان کاتدا دەڵێم خۆشەویستی هاوسەران خێزان ئافرەت بۆ پیاوەکەی ئەوەیە کە بۆ نمونە پیاوەکەی حەز دەکات حەزی لە خواردنیەکی خۆشە ئەو دەتوانێت بە سوپڕای زیێک بۆی ئامادە بکاتێن ئەمە دەربڕینی خۆشەویستی هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ باشتر هەریەکەتان باش بن بۆ خێزانەکانتان من باشترینم و ئێمە زۆر زیاد دەڵێن شوێنکەوتەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بەڵام دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توێنێتی خێزانەکەی کەم دەکاتەوە بە پەرداقە ئاوێک ئێمە ئەگەر بە پاروەنانێک بخەینە دەمی خێزانەکەمانەوە پێمان عیبە ئەگەر ئەو عیبێتێ لەلایەن خۆمانەوە بێ چ لەوەی خەڵک بەرامبەرمان کە چواردەورەکەمان پێمان بڵێ ها ئەمە کەسێکە کەسێکی وەکو زمانی سادە دەڵێن کەسێکی ژنانیە یان لە ژنەکەی دەترسێ خۆ چ عیبێکی تێدایە ئەگەر بە پاروەنانێک بخێ دەمی خێزانەکەتەوە خۆ بەو پاروەنانە برسێتەکەی کەم ناکات بەڵام هەز دەکا کە خۆشت دەوێت مادیبوونی بەردەوامی ڕۆژانەت کارکردنت نیشانەی خۆشەویستیە لە بۆ خێزانەکەت و خۆشەویستیش
ئێمە زۆر مانای دیکە دەگرێتەوە زۆر کەسی دیکە دەگرێتەوە بەڵام ئەمڕۆ تایبەتمان کرد لەسەر ئەم بابەتە داتەوەرێکی دیکەم وتان سپاردەی خۆی گەور دەکەم خواتان لەگەڵ.